بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەران و ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ. هیوادارم کام ڕۆتان پڕبێ لە خۆشی و ئاسوودەی و بەختەوەری لەگەڵ هاوکارم کاکریاس ئەمڕۆ لە خزمەتتانن بۆی کە بەرنامەیەکی دیکە پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین بە هیوایی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان لە هەرکوێ گەنج جوانترین سڵاوی ئێمەتان پێشکەش بێت. تەمەنای ڕۆژێکی پڕ لە ئاسوودەی و خۆشیتان بۆ خوازین دوور من لە تەواوی کێشەواریشەکانی ڕۆژگار. بەرنامەی پەیامی ڕۆژ ئەمڕۆ لە خزمەتتانە بێت. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر بەرپرسیارەتی تاک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت لە کاتی پێشهات و ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیەکاندا تاک چ بەرپرسیارەتێکی دەکەوێتە سەرشان بۆ ئەوەی کەوا بتوانێت هاوسەنگیەک یا بەجۆر لە جۆرەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە نەبێتە مایی پێشبینی و لێکدانەوە یان شرۆڤەیەکی ناڕاست بۆ خەڵکی. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان بێت. تەوەری دووەم دەچینە لای پەیامنێرانمان لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانەوە هەواڵ و چالاکیەکانی ڕۆژتان بۆ دەگوازنەوە. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردن لەسەرەوەی کە پرۆژەی سۆمای چاوان چی بۆ مناڵانی بێباوک کردووە کە بێگومان پرۆژەی سۆمای چاوان یەکێکە لە پرۆژە دوورمەوداکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ماوەی ڕابردوودا توانیوێتی ببێتە پەناگەیەک یان ئارامیەک بۆ تەواوی مناڵانی بێسەرپەرشت و مناڵانی بێباوک. ئێمە ئەمڕۆ بە میوانداری یەکێک لە ئەندامانی پرۆژەکە دەمانێت بزانین لە ساڵی ڕابردوودا پرۆژەی سۆمای چاوان چه خزمەتێکی بە مناڵان کردووە. لەگەڵ تەواوی ئەو کۆی ئەو بڕگە و بابەتە هەمیشە یانەی کە ڕۆژانە ئێمە پێشکەشیەوەی دەکەین و هەندێک راپۆرت و زانیاری بەسوود بە ئومێدیەوەی کە جێ ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ وە گەمیشە دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان. لەم دۆخە ئاڵۆزەی هەم سەربازی و هەم ئەمنی و هەم سیاسی کە لە ناوچەکەدا تێتە بڕێت بە تایبەت لە عێراقدا ئێستا بووەتە ناوەندی مەبلانەکان بابزانین ئایا ئەم دۆخە هیچ کاریگەریەکی لەسەر نرخی دراوەکان هەبووە بەراورد بە دیناری عێراقی با لەم بڕگەیەدا بینەری نرخی دراوەکان بین. هەر ڕۆژێکی نوێ کە دەست دەکەین بە ژیان و سەرەتای چالاکیەکانی ڕۆژ مێژوو ڕوودا و پێژاتی زیاتر دەخاتە سەر کۆڵی خۆی و زیاتر خۆی دەوڵەمەند دەکات. با بزانین
لە بەرواری چواری یەکی ساڵانی ڕابردوو مێژوو چ ڕووداوێکی بەخۆیەوە بینەوە. لە بڕگەی یادەوەریدا ئاشناتانەکەین بە بەشێک لەو مێژوو ڕووداوە گرنگانەی کە ڕوویان داوە. چواریەکی ساڵی 657 هاتنی ئیمام عەلی کوڕی ئەبوو تاڵیب لە شاری مەدینەوە بۆ کوفە و گواستنەوەی پایتەختی خلافەت لە مەدینەوە بۆ کوفە. ئەوەش بەهۆی داگیرکردنی شاری مەدینە لەلایەن کۆمەڵە سەبەئیەکان و شەهیدکردنی پێشەوە عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت. بە درێژایی 10 ساڵی پێغەمبەرایەتی و 25 ساڵی هەرسێ خەلیفە ئەبوبەکری سیدیق و عومەری کوڕی خەتاب و عوسمانی کوڕی عەفان مەدینە پایتەختی دەوڵەتی ئیسلامی بووە. بەڵام لە سەردەمی خلافەتی عەلی کوڕی ئەبوو تاڵیبدا پایتەختی خلافەت گواسترایەوە بۆ شاری کوفە و پاشتر لە سەردەمی معاویەی کوڕی ئەبوو سوفیان پایتەخت چووەتە وڵاتی شام و لە سەردەمی عەباسیەکاندا بەغدا و لە سەردەمی عوسمانیەکاندا بچووەتە ئەستەمبوڵ. چواریەکی ساڵی 1809 لە دایکبوونی داهێنەر و مامۆسای فەڕەنسی لویس برایل ناوبرا و داهێنەری نووسینی برایلە بۆ نابینایانی جیهان تا بتوانن سوودمەند بن لە خوێندنەوە و لەو ڕێوە فێری خوێندنەوە ببن. ساڵانە لە سەرتاسەری جیهاندا نابینایان لە ڕێشێوازەکەی لویس برایلەوە گرنگی بە خوێندنەوە و بابەتە زانستیەکان دەدەن و لە بواری ڕۆشنبیریدا بەرەو پێشەوە چوون و لە زۆربەی پرۆگرامی خوێندنی وڵاتانی پێشکەوتوشدا شێوازی برایل ڕێکراوەتەوە. لویس برایل مامۆستا و فێرخوازی فەڕەنسی بەهۆی نابینابوونیەوە دەستەوسان نەبوو لە داهێنانی شێوازێک بۆ خۆی و هاوشێوەکانی خۆی. ئەوە بوو لە تەمەنی 27 ساڵیدا توانی سەرکەوتن بەدەست بهێنێت لە داهێنانێکی نووسینی برایلدا. ناوبراو ساڵی 1852 لە تەمەنی 43 ساڵیدا کۆچی دوایی کرد. چواریەکی ساڵی 1913 لە درێژەی خەبات و هەوڵەکانی ئیسماعیل خانی شکاک ناسراو بە سمکۆی شکاک لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵەی جیهاندانی کوردستان بە پێشڕەوایەتی سمکۆی شکاک یەکەم قوتابخانەی بە زمانی کوردی بۆ منداڵانی کورد کردەوە و ژمارەیەکی زۆر منداڵی کوردی تێدا فێری خوێندن و نووسین کرد. بەڕێوەبەری قوتابخانەکە عەبدوڕەزاق بەدرخان بوو. ژمارەی منداڵانی کورد لە یەکەم ساڵدا و لەو قوتابخانەیە 29 قوتابی بوو. لە پاڵفێربوونی کوردیدا پیتی ڕۆسیش فێری منداڵانی کورد دەکرا. سمکۆی شکاک سەرکردە و خەباتکارێکی گەورەی کورد بوو. لە خەبات و شۆڕشەکانیدا ئامانجی سربەخۆی و ڕزگاری کورد بوو لە ژێردەستی قاجار و سەفەوی و پەهلەویەکان. خوێندەواری و فێربوونیشی بە تاکە چارەسەری ڕزگاری و سربەخۆیی دەزانی لەلایەن تاکەکانی کوردەوە. چواریەکی 1985 بۆ یەکەم جار مزگەوتی عەلی کەمال لە شاری سلێمانی کرایەوە و مامۆستا شێخ عەبدولەتیف واژەی بۆ یەکەمین وتاربێژی و مزگەوتە و موسڵمانانی کوردستان و نوێش خوێنانی لە زوڵم و ستەمی ڕژەمی بە عەزاگەدار دەکردەوە و میلەتی کوردیش بە مافەڕەوە و نەتەوەیەکانی خۆی ئاگا و هۆشیار دەکردەوە. بۆیە ڕژەمی بە عەز دوای نوێژی هەینی هەڵدەکوتنە سەر مامۆستا شێخ عەبدولەتیف واژەی و دەستگیری دەکەن. چواریەکی ساڵی 2006 سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئاریل شارۆن بەهۆی دووبارە توشبوونەوەی بە جەڵدەی مێشک بەرەو نەخۆشخانەیەکی پێشکەوتووی وڵاتەکەی براو. دوای ماوەیەکی کەم تووشی حاڵەتی کۆما بوو. بەو شێوەیە مایەوە بۆ ماوەی 10 ساڵ و بە بێهۆشی کۆچی دوایی کرد لە ساڵی 2014دا. ئاریل شارۆن بە بەراورد بە سەرۆکوەزیرانی تری ئیسرائیل بە یەکێک لە خوێنڕێشترین کەسایەتیەکانی ئیسرائیلدا دەنرێ بەرامبەر بە موسڵمانانی فەلەستین و ساڵێک پێش نەخۆشکەوتنی ئیسرائیل چڕترین هێرشی کردە سەرکەرتی غەزە کە هەزاران هاوڵاتی سفیل و منداڵ بوونە قوربانی و لە ژێر پاژماوی باڵەخانەکاندا گیانیان لەدەستدا. چواریەکی ساڵی 2010 بە ئامادەبوونی جێگری سەرۆکی ئیمارات و حاکمی دووبەی و هەزاران هاوڵاتی گەشتیار بورجی خەلیفە بە ڕووی ئامادەبوواندا وەک بەرەسەرین برج لە دنیادا کرایەوە لە شاری دووبەی پایتەختدا. شایانی باسە بورجی خەلیفە یەکێک بوو لە داهێنانە گەورەکانی وڵاتە. بورجی خەلیفە لە مانگیەکی ساڵی 2004 دەستکرا بە دروستکردنی و لە مانگیەکی ساڵی 2009 دوای 5 ساڵ کۆتایی بە دروستکردنی هێنرا و ساڵی 2010 بە ڕووی گەشتیاراندا کرایەوە.
ڕوبەری بورجەکە پێکاتووە لە 344,000 مەتر چوارگۆشە، بەرزی بورجەکە 828 مەترە و بڕی تێچوونی بورجی خەلیفە بریتیە لە 1.5 ملیۆن دۆلاری ئەمریکی. 169 جیاوازە و لە دووری 95 کیلۆمەتر دەتوانرێت بە چاو ببینرێت. لە ئێستادا دروستکردنی بورجی لەو بەرزتر بۆتە کێبڕکەی نێوان دەوڵەتان، بەڵام حاکمی دووبەی لە نوێترین لێدوانیدا ڕایگەیاندووە هەرچی وڵاتێک کێبڕکەی دروستکردنی بورجێک لەوە بەرزترمان لەگەڵ بکات، ئەوە ئێمە داهێنانی گەورەتر لەوەش دروست دەکەین. بورجەکە کەوتۆتە ناوەندی شاری دووبەیەوە، هۆکاری ناونانیشی بە بورجی خەلیفە دەگەڕێتەوە بۆ خەلیفە بن زاید ئال نیهان. هەروەها ئەدرین سمیس ئەو ئەندازیارە بوو کە بورجەکەی زۆر بە سەرکەوتووی دروست کرد. لەگەڵ هەر ڕووداوێکدا ئیدی ئێمەمانان لە تۆڕی کۆمەڵایەتی بە تایبەتی فەیسبوک دەکەوینە شیکاری و قسەکردن و زانیاری بڵاوکردنەوە بەبێەوەی ڕەچاویەوە بکەین ئایا ئێمە و بەرپرسیارەتێمان لەسەر شانە کە شیکاری بۆم ڕووداوە بکەین، ئیدی ڕووداوەکە ناوخۆیی بێت یا نێودەوڵەتی و لە دەرەوەی وڵات ڕوویدابێ، بەڵام لە ماوەیەکی کەمدا هەموو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پڕ دەبێت لە شیکاری و زانیاری زۆر جاریش ناڕاست لەسەر و ڕووداوە بۆ قسەکردن لەسەرەوەی کە ئێمە وەکو تاک چه بەرپرسیارەتێکمان لە ئەستۆدایە لە کاتی ڕووداوەکاندا لە تۆڕی کۆمەڵایەتیەکان قسە لەسەرم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز هەژار حاتم ماستەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. بەخێربەی کاگەژار زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەگەر لێەوە دەست پێ بکەین بەرپرسیارەتی تاک لە فەیسبوک چییە بە تایبەتی؟ زۆر سپاس دووبارە بۆ دەرفەتە. طبعاً تۆڕە کۆمەڵایەتیەکان فەزایەکی تازە هێناوەتەکەوە، سنوورێکی سنووری وڵاتانی بڕیوە، وەزعە دروست بووە، تاک شوناسی خۆین بەجێ لە بیش کردووە بەهۆی ئەو هەموو لێشاوی زانیاریکە ڕۆژانە و شەوانە بەدەستیەکە لە کاتی یەک بە دوای یەکە لەبەرەوە ئەوش بۆ ئەوەی کە خۆی وەکو کەسێکی مهم پیشان بە یا خۆیەوەی کە بڵێ من دەست پێشخەری ئیعلامیم هەیە سێرەکەی بەبێ ئەوەی ڕەچاوکردنی بەرپرسیارەتی ئیعلامی بەبێ ڕەچاوکردنی بەرپرسیارەتی پیشەی خۆی دەست دەکا بە دانانی پۆست، دانانی وێنە، هەر وێنەیەک لە هەمان کاتە کە بەپی یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستان یاسای ژمارە 37 عەفو ژمارە 7 ساڵی 2007 ئەمە ڕێگە پێدراو نییە تۆ هەر لە خۆتەوە هەرچی دەستەکەوە بڵاوی بکەیتەوە بۆیە ئەبینین بەبێ ڕەچاوکردنی هیچ شتێ ئیتیکی میدیا کە ئیتیکی میدیا ژەڵێ تۆ هەر کاتێک وێنەیەکت بینی هەواڵێکت بینی هەتا دڵنیان نەبیتەوە لە ڕاستێکی نایە بڵاوی بەس بەداخەوە ئێمە ڕۆژانە شەوانە بە بەردەوامی ئێستا من ئەم شۆکە خۆم بە بەردەوامەوە حازرەی کاژلە تەلەفۆنی بۆ کردم سیرمەکرد لەسەر ئەو ڕووداوە یعنی بەردەوام بڵاوکردنەوەی ڕسمی ئەو کوژراوانەی بڵێن ئەو قەسفی ئەو تارانە بەردەوام نەخێر ئەو کوشتانەی کە بە ناوی شەرەفە بڵاوکردەوە. من زۆر کات دیقەتم داوە زۆربەی کەناڵەکان بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی ئەو سایتەکان بەداخەوە بەبێ ڕەچاوکردنی هیچ بنەمایش ئیتیکی میدیا ڕسمی بکوژەکە دانێک کە بە ناوی ئەمریکا ئەم کوشتانەی کە ناوێنێ بە کوشتنی بە شەرەف لە دووکەوانەیە کوشتنەوە لەسەر شەرەف یاخود تۆڵی شەڕێکی عەشایری لە هەمان کاتا کە ئێمە ئەگەر سەیری بنەماکانی ئیتیکی میدیا بکەین ئەگەر سەیری یاسا بکەین ئەوێ کاتێک ئێمە ئەو شتە بیستین لە خۆمان وڵی نەکەینەوە هەتا ئاگاداری هەتا بزانێ ئەو شتە ڕاستە ئایا ئەمە ڕووی داوە چۆن ڕووی داوە ئەنجا ئەگەر ڕووداوەکە ڕاستیش بوو ئەبێن بە ڕسمەکان تێک بین ئەنجا بڵاویکەینەوە ئەنجا بە پیت بڵاویکەینەوە بە حرف بۆ چونکەوە چیە لەو کەسە لە بنەمایەکی بڕگەیەکی ئەوە هەیە یاساییە لە هەموو کەسێک بێتوانە هەتا تۆمەتێکی لەسەر یەکلار بێتەوە بەڵام ئێمە سەیرێکی ڕۆژنامەنووس یا بانەگەن ڕۆژنامەنووس هەموو هاوڵاتێک ئێستا بۆتە دادوەرێک بۆ خۆی بۆتە ڕۆژنامەنووس هەموو کەسێک بەخۆی ئەو موبایلە زیرەکەی لە بەردەستایەتی بۆ خۆی ڕسمەگری و ڕسم بڵاوکاتەوە لە هەمان کاتەکە ئەمە هەڵەیە ئەبێتەوە تاکید بی لە ڕاستی هەواڵەکە لە ئەو وێنەی کە ئەو کەشت ڕووداوە ڕووداوە جا ڕووداویش کۆمەڵایەتیە سیاسیە ئابووریە ڕووداویی فەرهەنگی هەر شتێکە ئەنجا بڵاوی بکەیتەوە تاکید بکەیت مەسەلەن پەیوەندی بە سەرچاوەیەکەوە بکەیت جاری وایە ئەم شتە پەیوەندی بە دوو بنەماڵەوە هەیە جاری وایە پەیوەندی بە بڵێن بە
شەرەفی بنەماڵەیەکەوە هێتوێت ڕستمی ئافرەتێک دابەزێنی ئەڵێ ئەفلان کەس لە فلان شارێک و لەسەر تۆمەتی شەرەف کوژرایەوە لە من زۆر پێرار حادیسەی ڕوویدا لە هەڵەبجە و دانەی لە کۆی ڕوویدا بەداخەوە تەنها دیقەتی کەناڵی پەیامدا تەنها کەناڵی پەیام ڕسمەکانی بڵاو نەکردەوە شوێ ڕسمەکەی شێوان ئەمە بە پرسیایەتی میدیایی ئەمە بە پرسیایەتی یاساییە چونکە بۆ تۆ چیە لەوە ئافرەتە ڕاستە لەسەر ئەو شتە کوژراوە چێ لە بێتاوانی جگە لە میدیا بیانی تاکێک لە فەیسبووکەکەی خۆیەوە وەکو باست کرد هەمووی بۆتە ڕۆژنامەنووس هەمووی بۆتە دادوەر هەمووی بۆتە محللی سیاسی بۆ خۆی تحلیل دەکات بۆ نمونە لە دوێنێەوە کە ئەم ڕووداوە لە عێراق ڕوویدا و کوشتنی قاسم سلێمانی و هاوڕێکانی دەبینی هەموو کەس بۆ خۆی تحلیلات دەکات هەموو کەس بۆ خۆی ڕسم بڵاو دەکاتەوە ئایا منێک کە هاوڵاتیەکم لە ماڵەوە هیچ بەرپرسیارەتێکم لەسەر شانەیە ئەوەندا ئازادیم هەیە کە بە کەیفی خۆم تحلیل بکەم ببمە ڕۆژنامەنووس ببمە دادوەر و ئەمانە لە حادیسە و ڕووداوەکاندا طبعا قسەکە تەواوە هەموو کەسێک ئێستا بۆتە ڕۆژنامەنووس بەداخەوە بۆتە محللی سیاسی بۆتە شیکەرەوەی هەواڵەکان نەخێر هیچ کەس لە خۆی بۆی نیەشت بڵاو کاتەوانێت بۆچی چونکە بۆی ئەمە بەرپرسایەتی جاجگە لەوە تۆ لە ڕووی ئەگەر وەکو کەسێکی مولتەزیم وەکو کەسێکی مسلمانش بیرکەیتەوە تۆ بە پرسیارە بی جاری وایە تۆ شتێ بڵاوکەیتەوە فابرەکەیە وەکەوەی کە درۆیە ناڕاستە طبعا ئەمە هەمووی وەکو پێ بۆ عەرزی عەزەڵاتە بۆ جاری وایە ڕۆژنامەنووسەکە ناڵم ڕۆژنامەنووسەکەش ئەبێت جاری وایە بە بەرپرسایەتی و شتەکە بڵاوکاتەوە بەڵام سەیرەکەی هاوڵاتی ئاسایەکە چا لە ڕۆژنامەنووسەکە هاکە سەیرەکەی لە دوێنێ وەکو تۆڵێت تێڕکە وڵاتەکان پڕ بۆ لە دەیان ڕسمی ئەو تەقینەوانە دەیان وێنە دەیان تحلیلاتی جۆرا و جۆر هەیە مەسەلەن ئەم شەو تەئکید ئێران مەسەلەن ئەمریکا ئێران تۆڵە لە ئەمریکا هاکاتەوە هەیە تەنانەت ناوی شوێنەکانی دەستیژانەکە کە لێ هێدرێ باشە ئەمە تۆ لە چوە بوو یاخود ئەبێ لە خۆتۆ قسانە پێی یا تۆ لە CIA و لە ئیطلاعات بنیتی لە دوو دەستگا سیرخۆریە بۆیە زۆربەی کات بەڕێی من عەرزی عەزەڵاتە بۆ دەگەڵ ڕێزم بۆ خۆ دەرخستنە بۆی کە بڵام مەش دەزانم قەیناکە خۆتۆ هیچ کەس ڕێگری لەوە نەکردو مەشت بڵاوکەمەوە بەڵام ئەبێ شتێک هەڵێ ئازادی تۆ لەو شوێنە کۆتایی بێت کە ئازادی من دەست پێەکە نابێت تۆ کاتێ شتێ بڵاوکەیتەوە زەرری بۆ وەسەر من هەبێ نابێت کاتی تۆ شتێ بڵاوکەیتەوە ڕسمێکە زەرری بۆسەر بنەماڵەکەی من هەبێ نابێت تۆ با بڵاوکردنەوەی وێنێ ڤیددیۆیشی کۆن بنەماڵی برینی بنەماڵێک زیندووکەیتەوانێ سێرەکەی پێرەشە حادیسێ لە سیتە ڕوویدا هەرێکی تحلیلێکی بۆ کرد ئەم فلان کەسە لەسەر فلان شت کوژدا ئەمان لەسەر شت فلان کرد دەیان تحلیلات لە کاتێکە ئەبێت تۆ وێنەکە پشێوێنی بەڕاستیەکەی چونکە بۆ ئەڵێن کەسە چی لە بێتاوان نییە چی ئەلە هەر ڕاستە کوژداوە جاری وای تۆڵم فلان حادیسێ مەسەلەن دەکەس مەسەلەن لە شەڕێکی کۆمەڵایەتی لەسەر کێشەیەکی کۆمەڵاتی مەسەلەن لە سوێنێکی کوردستانە کوژداوە بەڵام سێرەکەی دوای دوو کەسە جاری کەسێکە جاری ئەسڵان ها شەڕەکە بووە بەس کەسیان نەکوژداوە بۆیە بەڕاستیەکەی ئەبێ ئێمە خۆمان بپارێزین لە بڵاوکردنەوەی هەر هەواڵێک هەر وێنەیە کە پێمانەگا چونکە بۆچی ئەمە ئازادی مافی کەسەکەی بەرامبەرمانە ئەو مافەیە کە بەڕاستی چێڵە بێتاوان نیە چێڵە تۆمەتی بە دروست دەکراوە چێڵە ئەمە ڕاستە بۆیە ئەبێ ئێمە هەر ڕسمی هەر وێنەیە بەدەستمانەکە ئەنجا من لەگەڵ ئەوەشانی بڵم باکەشت بڵانەکەەوە بەڵام بەپرس ئەوەی هەست بە مەسئولیت بکە شتێکی ئێستا لە دنیاە پێڵن بەرپرسیارەتی یعنی تۆ ئازادی بەڵام لەگەڵ بەرپرسیارەتیە تۆ ئازادیش بڵاوکەوە بەڵام هەست بە مەسئولیتیش بکەیت هەست بە مەسئولیت مەسئولیتیش ئیجتیماعی بۆ ئێستا هاتوون کۆمەڵێک لە زانایانی کۆمەڵ عفوت ڕاگەیاندن تیۆریەکاندان ئەوەنای تیۆریەتی مەسئولیەتی ئیجتیماعی یعنی تۆ مەسئولیەتی ئیجتیماعی بەرامبەر کۆمەلگاکە و بەرامبەر تاقی نیشتینانەکە لەسەر شانە ئاساییە ڕۆژنامەنووسێکی سیاسی یا ئابووری یا ئاینی یا کەسایەتێکی ئاینی لە بوارەکەی خۆیدا ئەگەر بەرپرسیارەتیشی نەبێت لەبارەی ئەو ڕووداوی کە لە بوارەکەی خۆیان ڕوویداوە دەیان هەواڵ و شیکردنەوە پێشبینی ناڕاستیشمان باتێ و وێنەش نەشێوێنێ و نەشکەوێتە ژە بەرپرسیارەتەوە بەڵام بۆچی تاکی ئێمە باسی جەژنی کرێسمزەکە باسی نازانم کوشتنی قاسم سلێمانیەکە باسی سزای ئەمریکا بۆ سەرێرانەکە باسی ئابووری کۆمەڵایەتی سیاسی ئاینیانی باجۆرە لە جۆرەکان لە هەموو بوارەکانە حاشا حازی وەکو چاخانە بۆتە مفتی ینی ئێوێ لە هەموو کاسەیەکە کەوچکێک بێت و قسەی هەبێت بۆچی تاکی ئەمە کەوتۆتۆنێ ئەم فەزایەوە کەوا تەنها بوارێکی بۆ خۆی دیاری نەکردووە لە هەموو بوارەکانە تەنها بە بواری خێزانی شەوە قسەکە من تەنهای ژەرمەوە بۆی کە کاگێ ڕاست تەنهای جەرمەوە بۆی کە بڵێ من هەم ئەمە زۆر گرن بڵێ من هەم بۆ ئەوەی کە بڵێ منی ژەها قسە ئاکەم بۆی بڵێ منی ژەها ئەها خۆی بنوێنێ تەنەتینا تۆ ئەگە بەڕاستی
سەیری بنەمەکانی ئیتیکی میدیا بکەی سەیری یاسا بکەی سەیری ئەو بەرپرسیاتەیە کە لە ڕووی دینی و لە قیامەتە لەسەر شانی تۆیە تۆ شتە ناکەی بەڕاستی و ئەنجا بۆچی شتێشکەش هۆکارە بەڕاستی ئەم لێشاوی بڵاوبوونی هەواڵە لە دنیاشە لای خۆشماوانیە لە دنیاشە کۆمەڵی خەڵک تووشی ئەوشت حاڵەتە بووە لە دنیاشە سەیرەکەی کۆمەڵک کەس هەیە ئیلا ئەوانەی کە مەسەلەن ممەسیلن ئەوانەی کە مەسەلەن کارەکتەری سیاسی خەڵکەکەی تری بەڕاستی ئێستا تۆ سەیرێکی من هەندێک کەسی بڵێن عەرەبیشم لای بە هەمان شێوە ئەوان وەکو ئێمە وەکو کورد یا بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەعام کەوتونەتە ئەمەوە بەڵام تەنها و تەنها من بۆ ئەیدۆزمەوە ئەیجەرمەوە بۆی کە بڵێ منیش هەم بڵێ منیش ها دوجار منیش شوناسێک بە خۆی دروستکە شوناسێک لە ئەو دنیا فراوانەی کە هەیە ئەیبینین بۆ خۆی بڵێ منیش هەم قسەم هەیە ها منیش وەکو خۆی بسەلمێنێ تەنها ئەیجەرمەوە بۆ ئەوە ئینا بەڕاستی ئەگەر بیر کاتەوە لەو بەرپرسیاتی لەسەر شایەتی ئەو شتە حتا تەئکید نەکاتەوە بڵاوی ناکاتەوە کاتە کاکەژار چۆن وشیاری بدەینە چاک لەوەی کەگەر بیەوێ بڵێ من هەم مەرج نییە لە تەحلیلێکی نادروست یا لە بڵاوکردنەوەی زانیاریکی لا دروست دابێت چۆنە وشیاری بدەینە تاکەکان لەوەی کە فەیسبوک شوێنی ئارزی عەزەڵاتی خۆت و زانیاریەکانی خۆت نین با تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەوە زیاتر بۆ نمونەی احتیمادی خۆی لە کۆمەڵگەیان لە دەست نەدا چونکە ئێستا زۆربەی هەواڵەکان بڵاو دەکرێتەوە لە فەیسبوک بڵاو کراوەتەوە لە شوێنێکایە جێگەی متمانە نییە وڵا ئەبێ پێش هەموو شتێک ئەو کەسات ینی هەموو کەسێک وەکو یەوتان بوارێک بۆ خۆی دەستنیشان بکە ئەنجا قسەیتیا بکە مەسەلەن تۆ ڕۆژنامەنووسی ئابووری یا ڕۆژنامەنووسی کۆمەڵایەتی یا ڕۆژنامەنووسی سیاسی من محەلیلی چی شتێکم ئێستا لە دنیا سەنتەرات هەیە کەسێک پێڵەن ئەم کەسە لێکۆڵەرە یا توێژەرە لە بواری فلان پرسی ڕۆژهەڵاتی ناڕات پرسی تورکیا بەڵام لای ئەمە جا نەکراوەوە با ئەم کەسە پێش هەموو شتێک بۆ خۆی بڕیار بدا لە شتێکە اختصاص وەرگێ لە شتێکا قسە بکە لە هەموو شتێکا قسە نەکە پاشان هەر شتێکمان بەدەستگەی تاکید بکەینەوە لە ڕاستیەکەی لە ڕاستی ئەم هەواڵە ڕاستی ئەم وێنەیە ئەم ڤیددیۆیە ئێستا من ئەم شو بینیم سیرەکەم وتیان سێ بەرپرسی تری حەشی شعبی پێوە بوون لە تەقینەوە کەسی سیرەکەی ئەم بەیانی حەشی شعبی وتی کەسی ترما پێوە نەبووە سیرەکەی شەو سەعات 1:30 هەتا دوو ئەگەر دیقەتان من نەخەوتە بووم هەر خەریکی شت خوێندنەوە ئەو شتانم بۆم بەردەوامە بۆ شتی تریش خێرا هەواڵیان دابەزان سێ بەرپرسی حەشی شعبی نازەمەکەتان لێبوو سێ بەرپرسی تری حەشی شعبی پێوە بوون فلان کەس پێوە بوو فلان زوبەیری فلان زەیدی فلان کەس فلان کەتایبی مامی عەلی سیرەکەی دوای حەشی شعبی یا مەسەلەن وا دەرنەچوو پێش هەموو شتێکە بێ ئێمە بڕیار بین ناوێک بۆ خۆمان دەستنیشانکەین من لە چی بوارێکە قساسمێت تۆ لە چی بوارەکە ئەجا پاشان ئەو شتەی پێمانەکە تەئکیدکەینەوە وێنەیە ڤیددیۆیە ڕسمە ئایا ئەم شتە ڕاستە مەسەلەن شوێنێک من قسەی بڵاوەکەمەوە ڕۆژ لە ئەکاونتێکی خۆمان لەسەر کۆمپانیایە ئەبێت و ویست بڵاوی ڤیددیۆ لە کەناڵەکە تا پەیوەندی بە کەناڵەکەەوە بکەی بەناوی چیە لە من ڕاستم کردووە ئەبێتەوە مەسەلەن کاتێک کە من ناوی شوێنەکە هێنم کەواتە تاکەکەش وەکو کەناڵەکە و ڕۆژنامەنووسەکە بەرپرسە دەبێت حتمما بەدواداچوون کاوکە بەتاکید هەمومان بەپرسیارین چون بۆ چونکە وەکوتم چیەڵێ ئەم کۆمپانیایە ئەم کەسە ئەم تاکی من ناوم زڕاندووە چیە لە بێتاوان نییە چیە ئەسڵ هەروایە ئێستا من لەسەر کۆمپانیاگە نووسم ئالان فلان کۆمپانیاشتی بەسەر چوو بڵاوکاتەوە چیە لە ئەم معلوماتی ئەم بەرامبەرم دایەتی بە من بۆ دژاتێکردنی کۆمپانیاگەی ئەویان نانداوەتێ بۆیە ئەبێ بزانم پەیوەندی بۆ کۆمپانیاکەم بزانم ئایا بەڕاست ئەوەشتی بەسەر شوێن هەیە ئەگەر هەیەە لە چی ئاستێکایە کارتۆنێکە دوو کارتۆنە نەخێر مەخزنێکە کەواتە هەمومان ئەبێ بەرپرسیار بین بەمە هۆشیارانە هەواڵ بڵاوکەینەوە وێنە بڵاوکەینەوە ڤیددیۆ بڵاوکەینەوە لە خۆمانەوە شتێک دانە بەدە ئەنجا پاشان کەیسی کوشتن ئەوانەی کە ناوی ئەم جارە لە دووکەوانە ناوی لەسەر ئەو حادیسە کۆمەڵایەتیان ئەوانەی کە ناونین ڕووداوانەی لەسەر شەرەفە ئەبێت ئەکیدکەینەوە وێنەکەشی نەبەزێنین وێنەکە تێک بین بۆ چونکە نەبوونی یاسایەک لە کوردستان تا ئێستا نەمان بینیوە کەسێک لە زیندان بێتەوە کە لێ بپرسین بڵێ لەسەر کۆمنتێکی نەشیا و پۆستێکی تەشیرکردن بە کەسایەتیە بە حیزبێ بە زانایەکی ئاینی بە دامەزراوەیەکی حکمی یا بۆ منە زۆر جار بڵاوکردنەوەی وێنەی ئافرەتێک یان شەڕێکی کۆمەڵایەتی نەمابینیوە خەڵکێک لەسەر ئەمە پۆلیس بێت دەستگیری بکات و دوای هەفتەیە دوو هەفتە بە کەفالەت ئازاد بکرێت تا چەند نەبوونی یاساوای کردووەکەوە ئەم فەوزا و گێرە شێوێنیە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی ئێمە و نەبوونی بەرپرسیارەتی ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دروست ببێت خۆی یاسایەک هەیە بۆ کاروباری هێرخستنی دام و دەستگا و کە بەڵام یاساکە باسی تۆڕە کۆمەڵایەتەکانی نەکردووە ساڵی 2007 زمارە 35 ساڵی 2007 بەڕاستی ئەبێ ئەبێ سندیکای ڕۆژنامەنووسان لەگەڵ شارەزانی بواری ئەلهەما لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندنا لەگەڵ مامۆستانی ئاینیە
یاسایەک بە تایبەت دابنین بۆ ئەم بوارە فعلا ڕاست دەکەی یاسا بۆ تۆڕە کۆمەڵاتەکان یاسامان هەیە بۆ ڕێخستنی کاروباری میدیا بەگشتی ناوی یاسای ڕۆژنامەگەریە بەڵام باسی تۆڕە کۆمەڵاتەکانی نەکردووە بێ بین یاسایەکی تازە دابنین چۆن لە ڕما هەفتەی ڕابردوو پەرلەمانی کوردستان یاسایەکی دانا بۆ ڕێخستنی کاروباری ڕیکلام ئەمە جێگای دەستخۆشیە ئەبێ یاسایەکیش دابنێ پەرلەمانی کوردستان یعنی بە هاوکاری سندیکای ڕۆژنامەنووسان بە هاوکاری وەکو پێم وتم پێشتر باس بکەین بۆچی بۆ ڕێخستنی پۆستکردن لە تۆڕە کۆمەڵایەتەکان اینجا ئەم کێشەیە هەروەکو عەرزمکردن ئەم کێشەیە لای ئێمە نییە ئەم کێشەیە وڵاتانی تریشی کردوێتەوە جاری وایەتەوە پۆستێکە کەسێک خۆی پۆستێکە خۆی خەڵکی کوردستانە بەڵام پۆستێکە لە تا حیزبێکی کوردستانی لە ئەوروپا دانیشتووە ئایا تۆ بە چی یاسای داگایەکەی بۆیە ئەبێ ئەم یاسای دابنێ بەڕاستی کە ڕێگا و شوێن دەستنیشانکە بۆ هەمومان پێمان بڵێکە تەشیر بە کەس نەکەین تەشیر بە بەرامبەرەکەمان نەکەین یەکتر سوکاتی بێتر نەکەین نا خۆ بەڕاستی ئەو یاسا هەیە بەڵام ئەوە باسی تۆڕە کۆمەڵاتەکانی نەکردووە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز هەژار حاتم ماستەر لە تۆڕی کۆمەڵات لەگەڵمانە خۆش بینەرانی عزیز دەچینە لای ناوبڕێک و لە دوای ناوبڕەکە پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. پەیامنێرمان ئازاد وەمەراوەی لە بناری قەندیل ڤیدیۆیەکی لەسەر کردنەوەی مزگەوتێک بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بین لەسەرکردنەوەی مزگەوتێک لە بناری قەندیل. بسم الله الرحمن الرحيم وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا بخيرات نيتشي قرمي زنابتانا كنوكو كنالي آسماني بيام كهاتن أو مراسمي كردنوي مزقوتي نوي لقندي برقر كي نوي مراسمك تان تصوير كردبو مانتان قواست ودستخوشيتاني أكين بخير من سرسر وسرساوي إما لو كنالي زنابتانا ودستخوشي طبعا لهمو أو خير خواز وبراو أو مسلمانان كلا دور ونزيك أقر بيق وشي تشبي أقر بيق درهميش بي هارو کارمان بوونە بۆ دروستکردنی ئەو مزگەوتە ماڵە خوددایە بەڵام پێشی هەموویانیش جەنابی شێخ عەبدوڕەحمان شێخ مستەفا کە خەڵکی گوندی بەرگرکەیە خەڵکی لە گوندی بەرگرکەی نوێش هەستا بە ئاوادانکردنەوەی ئەو مزگەوتە خنجیلانەیە. وڵای ئێمەکە لێرە گەڕەکەمان دروستکرد لە ساڵی 2007ەوە کە هاتنێرە ئەو گوندەمان ئاوادان کردەوە بە پشتیوانی خوای گەورە و دەست و بازی برادران ئەکە بە ئەرکمان زانی مزگەوتمان هەبی بکە مزگەوتمان نەبوو ناچار بووین هەوڵ بدەین بۆ دروستکردنی مزگەوت زۆر بە پشتیوانی خوای گەورە و خەڵکی خێرخواز و خەڵکی موسڵمان توانیمان ئەو مزگەوتەی بنیاد بنین بە هەوڵی هیمەتی هەموو لایەک ئەوە ئێستاش مزگەوتەکە لە خوای بەزای گەیشتە مەرحەلەیەوەی کە ئێستا ئیفتتاحی بکەن بە بەشداربوونی مامۆستایانی بەڕێز و ئەوقافی سۆران و دەوروبەری ژێر بەخێر بن سەر و سەر چاو خۆشحاڵ بوون.
خی گەورە میرەبان سەرەتا بە خێراتندانەکەین و دەست خۆشتان یەکەن کە ئیمڕۆ لەگەر ئێمە بەشدارن لەکردنەوەی مزگەفتی بەرگرکەین وێ طبعاً ئیمڕۆ ئێمە وەکو بەڕێبەراتی ئەوقافی سووران لەگەر بەشێک لە مامۆستایانی ئاینی هاتوین لەگەر لقی سۆرانیەکەی زانان بۆ ئیفتتاح و کردنەوەی مزگەفتی بەرگرکەین وێ ئەم مزگەفتەکە لەلایەن خێرخوازان و لەلایەن بنەماڵەی شێخ عەبدوڕەحمان بەرگرکەیی سەرپەرشتی کراوە و دروست کراوە بە خۆتان دەزانن کە یەکەم کاری پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە هیجرەت ئەکا لە مەکەوە لە بۆ مەدینە دروستکردنی مزگەفت بوو چونکە مزگەفت ئەوەندە گرنگە بۆیە ئێمەش بە گرنگی ئەڕوانینە مزگەفت و خۆشحاڵ و شەرەفمەندیشین کە لەکردنەوەی مزگەفت و لە خزمەتی مزگەفت و لە خزمەت ئەو کەسانە ئەبین کەوا خزمەتی مزگەفتەکەن. بەڵێ ئەم مزگەوتە لەسەر ئەرچی خێرخوازان دروستکرایەوە تایبەت شێخ عەبدوڕەحمان ئیمامم بە دەرەجەیە کەسا بە دروستکردنیوە خەڵکی خێرخوازیش هاوکاریان کردین و الحەمدوللا بە کۆتا گەیشت و ئەو ئەمڕۆ لە مەراسیمی شای سەدا ئەیکەینەوە و پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو ئەو برادەرە بەڕێزان ئەکەین کە ئەمڕۆ ئامادە بوون لێرانە. دیارە دەچینە لای راپۆرتێک لەسەر خولی وشیاری پەروەردەی لە مەڵبەندی چەمچەماڵ سازی کردووە پامێرمان جەلال جەباری راپۆرتێکی بۆ ئامادەکردین دەچینە لای ئەو راپۆرتە تاو کاتێک کە پەیوەندیەکەمان لەگەڵ هەڵەبجە بەرقرار دەبێت دەگەڕێنەوە لای میوانەکەمان.
هەوڵێکی زۆریان داوە لە خزمەتکردنی گەنجانە ناوبەناو کۆڕێکی وا لەم شێوە ئەکرێتەوە چەند مامۆستایەکی بەڕێز کە لە شوێنێکی دوورەوە هاتوون بەڕاستی خزمەتێکی زۆرەکەن زۆر شتمان لە بیرەهێننەوە کە لە یادمان چۆ بە تایبەتی بۆ گەنجان لەم ڕۆژانەیە ئەم کۆڕ و کۆبوونەوانە زۆر گرنگە زۆر دەستخۆشییان لە یەکەم هەروەها هیوادارم بەردەوام بن لەم کارە باشانەیانە دەستخۆشی لە بەشی پەروەردەی ماڵبەندی چەمچەماڵ دەکەم بۆ ئەم جۆرە پانێڵانەی کە کردیانەوە و جێی خۆەتی ناوبەناو ئەوها کۆڕێکی وا پانێڵێکی وا بکرێتەوە بەڕاستی جۆگرتن لەم دکتۆرە بەڕێزان و لەم مامۆستا بەڕێزانی کە ئەتوانم بڵێم هەرێکان ئەزمونێکی ژیانیان هەیە و دانیشتن لە خزمەت ئەمان ئەگەر وتارەکان نیو ساعاتێکیش بێ بەخەت خوێندنەوەی ڕەنگە بڵێم چەند کتێبێک هەیە و ئیسفادەمان لێیان کردو لە قسەکانیان لە نەسیحەتەکانیان لە ئامۆژگارەکانیان و داواکانشم لە بەشی پەروەردە زوو ئەوها پانێڵەوەمان بۆ بکاتەوە چونکە ئەمە ئیسفادەی هەیە هەم بۆ خۆمان هەم بۆ دەوروبەرەکەشمان وەکو پەروەردەی مەڵبەندی حوتی کۆمەڵی ئیسلامی لە چەمچەماڵ دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی بەشی پەروەردە ئیمڕۆ هەڵساین بە ئەنجامدانی پانێڵێک بۆ بەڕێزان مامۆستا جەزا ئەحمەد بەرپرسی مەڵبەند و بەڕێز دکتۆر خالید گەردی و هەروەها دکتۆر شێرزاد عەبدولوەهاب لێرە دیارە ئەم جۆرە کار و چالاکیەکان چک چالاکیانەی چەمچەماڵ کە ئەکرێت ئێمە زیاتر مەبەستمان پێی تێگەیاندن و پێگەیاندنی ئەو مامۆستایانەیە. چینەوە هەڵەبجە میوانێکی تایبەت لەسەر پرۆژەی سۆمای چاوانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان قسەمان بۆ دەکا ئەویش بەڕێز نازەنین مستەفا بەرپرسی لقی هەڵەبجەی پرۆژەی سۆمای چاوانە خاتو نازەنین سڵاوی خواد لێبێت سەرکەوتن بۆ ئێوەکو پرۆژەی سۆمای چاوان پێمان خۆشە بزانین جۆر و شێوازی هاوکاریەکانتان لە پارێزگای هەڵەبجە چۆنچۆنی بووە و لەسەر چه شێواز و میکانیزمێک ئێوە هاوکاری و هاوکاریەکانتان گەیاندۆتە مناڵانی بێ باوک و بێ سەرپەرشت و هەژار لە پارێزگای هەڵەبجەدا. بسم الله الرحمن الرحیم سەرەتا دەستخۆشی لە بەرنامەکەی ئێوە ئەەکەم کە میوانداریتان کردین بۆ گەیاندنی پرۆژەی سۆمای چاوان و ئەرک و چالاکیەکانی ئێمە. سەرەتا ڕێکخراوی سۆمای چاوان دەستگایەکی خێرخوازیە پشت بە هاوکاری خێرخوازان دەبەستێت بە تایبەتی لە شار و شارۆچکەکان هەموو لق و ناوەندی تایبەتی هەیە لە سلێمانی لە پارێزگای هەولێر لە هەڵەبجەی شەهید لە گەرمیان لە سلێمانی تقریباً 500 مناڵی کەفالەت کردووە لە هەولێر 600 مناڵی کەفالەت کردووە لە هەڵەبجەی شەهید بەپێی پێویست ئێمە چونکە شوێنێکی داخراوە مناڵمان کەفالەت کردووە و بەس هاوکاری 250 مناڵمان کردووە. ئێمە لە هەڵەبجەی شەهیدا ئەرک و چالاکیەکانمان لەسەر کاری خێرخوازیە لە مانگی ڕەمەزانە هاوکاری و خواردن و پارە بەسەر ماڵە هەتیوەکانە تەوزیعەکەین. داهاتی ئیم ساڵمان 52 ملیۆن بووە بەسەر ماڵە هەتیوەکانە تەوزیعمان کردووە و لە مانگی مەولودا ئاهەنگی تایبەتیمان بۆ گێڕان و 150 مناڵمان هاوکاری کردووە بە بڕی 50,000 و لە جەژنی قوربانە 100 ماڵمان هاوکاری کردووە بە پێدانی گۆشت پیان. زیاتر کارەکانی ئێمە لەسەر کاری خێرخوازی دەڕوات. زۆر باشە نازەنین خان ئایا ئەو منداڵانە چۆن هەڵدەبژێرێن لەوەی کە بچێتە ناو لیستەکەی ئێوە بۆ کەفالەتکردن یاخود بۆ هاوکاریکردن؟ ئێمە بۆ هەڵبژاردننی منداڵەکان پلەبەندیمان کردووە. ماڵەکە ئەگەر کەم دەستمن بە تایبەتی کرێکی بێت موچەی مانگانەی نەبێت منداڵێکی زۆری هەبێت منداڵی قوتابخانەی زۆر بێت ئێمە بەو پلەبەندیە مناڵەکە کەفالەت ئەەکەین. ئەگەر ئەو بابەتەمان نەبوو مەسەلەن خانووی خۆیان هەبوو موچەی نەبوو دوو هەم پلەیە مەسەلەن ئەگەر سێهەم پلەمان موچەیەکی کەمی هەبوو خانووی خۆی هەبوو ئەوە سێهەم پلەمانە کە ئێمە مناڵەکان کەفالەتەکەین لەسەری. بە شێوەیەکی گشتی ساڵی 2019مان تێپەڕ کرد سەرنجام وەکوڵێ هەموو چالاکیەکان لە کۆتایی ساڵا وەکو خەرمانێک پێشچاوەخرێن. ئێوە وەکو سۆمای چاوان
لە پارێزگای هەڵەبجە لە ساڵی ڕابردووداوەتە لە 2019دا کامانە بوون کۆی ئەو خزمەت و چالاکی و بەدەمەوە چوونانتان بۆ خەڵکی بێسەرپەرشت و هەژار و مناڵی بێباو ئەگە بە شێوەیەکی گشتی کۆی هاوکاریەکان بە بینەر بڵێن چیتان کردووە بۆ مناڵی بێباوک و بێسەرپەرشت و هەژاری هەڵەبجەی شەید؟ بە کۆی دەنگ هەموو هاوکاریەکانمان بە پارە 52 ملیۆن هەزار بووە بۆ هەموو مناڵەکان و لە مانگی ڕەمەزانە 250 ماڵمان بە خۆراک هاوکاری کردووە لە مانگی مەولود جەژنی قوربانە 100 ماڵمان بە گۆشت هاوکاری کردووە لە مانگی مەولودە ئێمە 150 مناڵمان هاوکاری کردووە تقریباً بڕی منداڵەکان هەموو دەچێتە 700 منداڵ. زۆر باشە. ئایا هیچ جیاوازیەک لە نێوان منداڵاندا دەکرێت جگەلەوەی کە ئاماژەت پێکرد لە بەندیان بۆ دەکرێت لەوەی کە ڕەنگە هەبێ منداڵی پێشمەرگەیەک بێت یا کاتێک کە پرۆژەی سۆمای چاوان سەر بە ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامیە هیچ باگراوندێکی سیاسی لە نەزەر دەگرن لەوەی کە ئایا کۆمەڵ بن یاخود لە هەر جۆرە ئایدیایەکی حزبیان نەبێت لە پشتی خێزانەکانیان باوکیان ئەمانە کە پێشترەکە لە ژیاندا مابن جیاوازی سیاسی دەکرێت لەوەیە کە منداڵێک کەفالەت بکەن؟ نەخێر ئێمە لەسەر دروشمی ئەو فەرمودەی پێغەمەری خوا کار دەکەین ئەنا وەکافل اليەتیمی کە هاتەینی فی الجەنە هەتی و هەر هەتیوە ئایا حیزبی بێ یان بێلایەن بێ یان کەسێکی غەیرە حیزبی بێت ئێمە بانگراوندی ئەوەی بۆ ئەەکەین کە ئەم ماڵە کەم دەست بێ یانە پێویستیان بە هاوکاری خێرخوازان دەبێت یانە ئێمە لەسەر ئەوە کار و چالاکیەکە ئەەکەین چونکە نامانەوێت هیچ بانگراوندێکی حیزبی بە پرۆژەکەەوە دیار بێت چونکە پرۆژەیەکی خێرخوازیە. زۆر باشە کێ هاوکاریتان دەکات تەڵانەوە دەوەکو دەستێکی ئەمینن زیاتر لەوەی کە هاوکاریەکان دابەش دەکەن و خەڵکە فەقیر ڕۆژارەکە دەستنیشان دەکەن کێنەوانەی کە هاوکاریتان دەکەن و هاوکاریەکان لەوەی کە قەیرانی دارایی لە ئارادا هەیە تا چەندە ئەگۆڕێت؟ ئێمە هاوکاریەکانمان زیاتر لەلایەن خێرخوازانەوە خی گەورە پاداشتیان بداتەوە و تەنسیق لەگەڵ ڕێکخراوەکانی تراکەین وەکو ڕێکخراوی سەروەری ڕێکخراوی دەستی هاوکاری لە هەولێر ئەو برادەوڵەمەنانە کۆمپانیاکان کۆمپانیای قەیوان مەسەلەن ئەو شوێنانەی کە داهاتی باشیان هەیە ئێمە سەردانیانەکەین بۆ کۆکردنی هاوکاری بۆ منداڵەکان و دابەشیان ئەەکەین بەسەریاندا. بەخشین تا چەندە هاوکارتانە؟ سپاس بۆخوا لە مانگی ڕەمەزان و جەژنی قورباندا هاوکاری مناڵەکانی پارێزگای هەڵەبجە دەکات. زۆر باشە. نازانین خان ئایا لە ئێستادا پرۆژەی سۆمای چاوان هیچ پلانێکی نوێی هەیە بۆ داهات و بە تایبەتی لە ڕابردوودا دەمانبینی جیاواز لە هاوکاریکردنی منداڵەکان لە پێدانی سەبەتەی خۆراک یاخۆت پارەوە هاتن دایکەکانیان کۆ دەکردەوە خولی و ڕاهێنانیان لەسەر خەیاتی بۆ دەکردن دوایش مەکینەی خەیاتیان پێدەدان بۆی کە لە ماڵە بتوان بژێوی ژیانی خۆیان پێدا بکەن هیچ پرۆژەیەکی نوێتان لە ئارادا هەیە و بە تایبەتی گەر باسێکیش لەو پرۆژەی فێربوونی خەیاتیمان بۆ بکەیت؟ ئێمە ساڵی 2019 تەنسیقێکمان لەگەڵ بەرنامەی بەخشین هەبوو لە مانگی چوارە کە تقریباً 50 دایکێکمان کۆ کردەوە و خولی خەیاتیمان بۆ کردنەوە و بەرنامەی بەخشین خی گەورە پاداشتیان باتەوە سەر و مەکینە یا بە دایکەکان ئەمە لە ساڵی 2019 کە ئێمە خولی خەیاتیمانە بۆ ئینشاءالله بۆ ئەم ساڵیش بەردەوامە بین و پەروەردەی تایبەتمان هەبووە بۆ دایک و منداڵەکان ئێمە مانگانە هاوکاری تەوزیعەکەین 12 وانەی پەروەردەییمان هەبووە بۆ دایکەکان و کۆڕ و سیمینار و ئاهنگمان بۆ دایکەکان گرتووە خولی زانستیمان هەبووە ئاهنگمان بۆ گرتوون بۆی مناڵەکان دڵخۆش بن و بردوومانن بۆ گەشتی بەهارە گەشتی پاییزە مەسەلەن کە ئیم ساڵ لە سەری ساڵە ئێمە هەر یەکەم ڕۆژی سەری ساڵ پێشکەشمان کرد بە مناڵەکان و مناڵەکانمان گەشتی پاییزە و زستانە پێکرد. چه هەمە هەنگیەک لە نێوان ئێوە و لقەکانی دیکەی پرۆژەی سۆمای چاوان وە گەزانین لەوە چێ زۆربەی زۆری سەرمایەدار و دەوڵەمەندەکان کەوتی بێتنە پارێزگا فراوان و گەورە وەکۆڵێ چڕەکانی وەکو سلێمانی و هەولێر و دهۆکەوە لە کاتێکا زۆربەی زۆری سەرمایەدار و بازرگانەکانی هەورامان و هەڵەبجەش ئەگونجێ هەر لە سلێمانی بن. ئایا ئێوە بۆ
کۆکردنەوەی هاوکاری پشت بە سەرمایەدار و دەوڵەمەندەکانی سلێمانیە بەسن یا تەنها سنووری شارەزور و هەڵەبجە و هەورامانات ئێوە دەتوانن هاوکاریەکانیان لێ وەربگرن؟ سپاس بۆ خوای ئێمە زیاتر پشت بە خێرخوازانی هەڵەبجەی شەهید دەبەستین وەک مۆزەف و کارمەند و مامۆستا و موچەخۆرەکان و لە کاتی مانگی ڕەمەزاندا بە تایبەتی زیاتر ئێمە سەردانی کۆمپانیا و ڕێکخراوەکانی ترەکەین و تەنسیقەکەین لەگەڵیان بۆ هاوکاریکردنی منداڵەکان لە مانگی ڕەمەزاندا و جەژنی قورباندا. کاتێک پرۆژەی سۆمای چاوان پرۆژەیەکی متمانە پێکرا و کۆمەڵێ دەستی ئەمین بەڕێوەی دەبن و لە زۆربەی شار و شارۆچکە و قەزا و پارێزگاکانی کوردستانە لەقتان هەیە و کەفالەتی مناڵی بێباوەکەن. بۆچی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و وەکو پرۆژەی سۆمای چاوانیش بیرتان لە کارێکی سربەخۆیە و بەرهێنانێ نەکردوێتەوە تا ڕاستەوخۆ ئێوە لە خێرخوازەوەی نەگرن بیدەن بەهەتی و بۆچی کۆمەڵێ پرۆژەی و بەرهێنان یان بۆ منە پاڵپشتی ئابووری بەهێزتان دروست نەکردووە لە دروستکردنی مۆڵێک بێ بەنزینخانەیەک بێ غەسلێک بێ هەر بە پارەی خێرخواز سەرنجام بۆ کاری خێرخوازیش مەبەستمەوەیە لە زۆربەی زۆری وڵاتاندا ڕێکخراوە خێرخوازیەکان زۆرتر پشت بە دەرامەت و داهاتی نەتەوەیی ئەبەستن لە دروستکردنی باڵەخانە بێ بازار بێ بەنزینخانە بێ غەسل بێکردنەوەی دوکانێکی گەورە بێ تا بتوانن لەو ڕێگەیەوە ئیدی کەمتر پشت بە خێرخوازەکان بەستن و ئەمە بێتە سەرچاوەیەکی گەورەی داهاتی نەتەوەیش. دەستان خۆش بێ بۆ ئەو تێبینیە بەس ئێمە ئەو پارەی دێتە دەستمان وەقفی مناڵە هەتیوەکان دەکرێت بە پێی پارەکە ئێمە مناڵمان کەفالەت کردووە بە تایبەتی پارێزگای هەڵەبجەی شەهید من لە قەکانی تر ناڵێم ئێمە ئەوەندە ئەتوانین پارەکە دێتە دەستمان تەسلیم بە خانەوادە یەتیمەکانی ئەەکەین ناتوانین داهاتی کیوامان هەبێ کە هیچ پرۆژەیەکی پێ بکەینەوە چونکە ئەگەر پرۆژەکە لە حاڵەتێکە زەرمەند بێ پارەکە وەقفی هەتیوێکە و ئێمە بەڕێی کۆی زانایان ناتوانین دەستکاری ئەو پارەیە بکەین. زۆر باشە نازەین خان لەگەڵکردنەوەی دەرگای قوتابخانەکان هیچ پرۆژەیەکی تایبەتان هەبوو بۆ خوێندکاران جیاواز لەوانە پەروەردەییەکان کە تایبەت بە منداڵانی بێباوک؟ بەڵێ ئێمە کاتیکردنەوەی قوتابخانە قرتاسێمان بۆ مناڵە هەتیوەکان لە پارێزگای هەڵەبجەی شەهید خۆرماڵ سیروان دابش کردووە و بە هەمان شێوە سەردانی باخچەکانی هەڵەبجەی شەهیدمان کردووە هەر باخچەیەک چەند هەتیوی هەبوو بێ ئێمە بڕی 50,000مان بە مناڵە هەتیوەکەیاوە کە 6 باخچەی تێدا بووە باخچەی پەریال لەندی باخچەی هەڵەبجە باخچەی شەونێم باخچەی شنە ئێمە سەردانی هەموو باخچەکانیشمان کردووە لە سەرەتای ساڵی خوێندنی نوێ. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز نازەنین مستەفا بەرپرسیلقی هەڵەبجەی پرۆژەی سۆمای چاوان سپاس بۆی کە لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانەوەی بە هیوای سەرکەوتن و ماندوو نەبوون و درێژەدان بە پرۆژەکەتان ئینشاءالله. بینەرانی عزیز دیارە جارێکی تر دەگەڕێنەوە لای گواستنەوەی بەشێک لەو دیمەنانەی کە لە مەراسیمێکی تایبەتە بە هەزاران خەڵک پێشوازی لە تەرمی هەریەکە لە قاسم سلێمانی و هەروەها ئەبوو مەهدی مهندس و هاوڕێکانیان دەکەن لە شارە جیاوازەکانی عێراقەوە بۆ ئێمە لێرەوە ماڵەوەی لە بینەران دەکەین و دەگەڕێنەوە لای وێنەکان بۆیە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.